دووبارە سڵاو کاک سعدی لە شوێنەوە سامتم هەر بەرپرسێکیشێتی یا پارتی بێنی باسی واکە کە سیمەی دو ئیداری هەیە لەناو حکوومەتان ێ باش ئێوە خۆتان حکومڕانە یانێکرد ئێوە ئیش بۆ نەکەن شاکیکەن ئەکێ شاکیکە خۆی هەر ئەوە نییە بەڕێز تا ئێستا ئەوانەی کە لە ڕیزی پێشەوەی دەستگاکانی بڵێن ئەمنوێت و ئاسایش بوون چ لە سنوورەکانی کۆنی یەکێتی و چ لە سنوورەکانی کۆنی پارتی هێشتا هەر لەوێن ئەوانەی کە خەڵک لە دەستی ئەمانە بە حکمی ئەو تەقسیم بەندێکی بوو ئەو ناکۆجیە بوو خەڵک ئازاری چێشتەوە بۆیە زۆر جار کە ئەوانە دەبیندرێن خەڵک ڕۆژانێکی ناخۆش بەبیری دێتەوە و برینەکانی دەکولێتەوە من پێم وایە ئەم نەوعا خەڵکانە جێگۆڕچێ پێ بکرێ باشە و بەشێکی زۆریش لەوانە پلە و پای وەرگتە لەسەر ئاساسی ئەوەی کە چەند عەزیەتی لاکەی بەرامبەری داوە نەوازان مەسەلەی دووەم وەکوتم مەسلەی هەریەکە بەس ڕەدێ مەسافەی 1000 میل سینیەکان دەڵێن بە هەنگاوێک دەست پێکە هەنگاوی تێکەڵکردنەوەی ئیدارە هەنگاوی یەخستنەوەی ئێستا پێشمەرگە لە یەخستنەوەدایە بە دروستکردنی لیواکان ئەوە بڕیاری یەخستنەوەی ئاسایش دراوە و بەرەو کۆتایی دەچێت میزانی ئەم ساڵ دەبتە یەک میزانە یعنی و بۆش وەزارەتی مالیە دەبتە یەک وەزارەت پاشان مەسلەی گۆڕینەوەی قایمقام و مدیر ناحیە و هەندێک مۆزەفینی خوارێک کە پەیوەندی ڕۆژانەیان لەگە هاوڵاتی هەیە چکە ئەو مهمە بۆ خەڵگوانیە مەسەڵەن زۆر جێگا موختار موسیبەتی خەڵکە تۆمەتیان بۆ هەڵدەبەسێت تەقریریان لەسەر دەنووسێ یان دەستگا ئاسایشە کانی بچووکی خوارێ موسیبەتی هەرە گەور ئەنواعی تەقریر تەئلیفەکەن هەیە دوو گرد لە ماڵینێ بە ئیسلامی توندڕە و لە قەڵم بەرماڵیش نییە لە ماڵی نوێژ نەکردو بە حیاتی بە ئیسلامی توندڕە و ئتیهامە کرێ و دەیگیرێ بە تۆمەتی ئێڕاب ئەمانە خراپ و ئەوانە دەبی کەم بکرێتەوە بۆیە ئێمە لە مناقەشاتی ئەخیر سەبارەت بە ئەرکە گرنگەکانی ئەو حکوومەتی هەرێم کابینی داهاتوو ئەوەیە کە ئەو پاشماوەی دیاردەی دوو ئیدارەی نەهێڵێ خەڵک ئازاد بکەین لەم وەزع خراپە دووەمیشیان دەبێ هەندێک ئیلتیسامات هەیە بۆ نمونە زۆر باسی دەستورە کرێ دەستور عەقدێکی ئیجتیماعیە لە ناو کۆمەڵانی خەڵک مەسەلەی هەموارکردنی ناکرێمە دەستور وابزانین وڵات دەبی بەس دەسەڵات قەراری بوو دەستور هی هەموو خەڵکە دەبی هەموو خەڵک دەنج بوو و دەبی بۆ هەموو خەڵکیش بێ و هەندێک یاسا هەیە کە دەرەکرێ ئازادی دیموکراتیەکانە مەسەلەی ڕۆژنامەوانیە مەسەلەی ڕایگشتیە ڕادەربڕینە زۆر مەسەلەی ترە کە پێویستە هەموو خەڵک بکرێتەوە بۆیە من پێم وایە لەو کابینەی داهاتوو خۆتان ئامادەکەن ڕەنگە یەک دنیا مفاجعاتی تێدابی کە قەت تەسەورتان نەکردووە ئەگە بگەڕێنەوە سەر ئەدای یەکێتی تۆ خۆت پێ دوانیە کە یەکێتی خۆشی سەبەبێکە بووی کە ئەداکەی لە بادینان یان پێگە و نفوزی لە بادینان وەکو پێویست نییە وپی ئێمە مەکتەبی سیاسی یەکێتی بینی نیە کەسی بادینیتیان نیە بەڵام پێم وانییە مەسەلەی هەبوونی بادین و نەبوونی بادینی بە تایبەتی بۆ ڕێخاوێکی سوسیال دیموکرات من ئەسڵەن دەبینم ئەوە مناقەشەیەکی عەقیمە ئەگەر بمێ بەیانی وەزیرێک دابنێم دوو بەیانی فەرمانبەرێک دابنێم یەکێکی هەولێری دابنێ یەکێکی سلێمانی داێن لەبەرەوەی سلێمانی کەسی نیە من دەمەوێت حەیە کەسەکە بم بۆ کەسەکە لەبەر ئەوە دانانەی بڵێ وڵای ئەمە پیاوێکی شارەزایە خەبیرە لێزانە دەتوانی خزمەت بکە بۆ لەسەر وڵا خوار چەندە سەرواوێک لە زیچی دانێ بەڵام لەبەرەوەی خەڵکی شارە بۆیە دای بنێم بۆ حەیە کابرا دەبێت یا ئیژنەکە دەبێت داینێ لەبەرەوەی کەفووە من پێم وایە ئەمە بەستنەوەی ماوزوع بەوە تەنها ئەو کەسانە دەیکەن کە حەزیان لە پۆستەکەی و شانسیان کەمە دایانەوێت کارتێکی لەو بابەتەش ڕابکێشن شارەکەی تیانە وەزانانی ئەو بۆ بچێ خزمەتی شارەکە دەکەن هەمانە لەو بابەتە هەمانە پۆستشی وەرگرتی و ئاگاشی لە شار نەبوو ئاگاشی لە شارەکەی خۆی نەبوو بۆیە ئەم مەسەلەیەکی گرنگ نییە مەسەلە ناو لەو کۆنگرەی ئەخیری یەکێتی نیشتیمانی کۆنگرەی سێم کۆنگرەیەک بوو کە پاشدە ساڵ یەکەمین کۆنگرە بوو دەیگیرن وانە لەو دە ساڵە دنیایە گۆڕانکاری گەورە
هەل لە ڕووخانی ڕژێمی عێراق بوو 10 جیلی تر هات بۆ ناوی یەکێتی نیشتیمانی کۆنگرەیەک بوو 1692 کەس حەقی دەنگی لەو 1692 ڕەنگە 700 کەسی تەنزیماتی کۆن حدودی 1000 کەسی تازە بۆیە مەسلەی دەنگدان لەسەر ئەو ئاساسە نەبوو کە هەریەکە چوبی دێراسەی تاریخی ئەوی تری کردوی چەند ئیسیفادە و چەند ئیسیفادە جگە لەوەش شعراوانی ناویشت نیشمان هەمیشە تەکەتولات و شارچێتی و ئەقلیمچێتی و ئەوانە هەر هەبووە و ئەوانەی بادینانیش بە حەجم لە تەنزیماتەکان کە بچووکتر بوونە خۆشیان ڕەنگە وەکو باقی تەنزیماتی یەکێتی دابەش بۆ بەسەر تەکەتولاتی جیاجیا شانسیان نەهێنا کە ئەندامێکیان بە هین دەرچێ بە مەکتەبی سیاسی دەرچێ بەڵام لەگەڵ ئەوەشە من پێم وایە ئەوەی کە جەنابەت دەڵێم لەو ڕوانگەیەوە ناڵێم خەتای یەکێتی نیشتیمانی خۆیەتی لەبەر ئەوەی بادینێک دەرنەچوە لەبەر ئەوەی سلێمانێک دەرنەچوە خەتای کادری یەکێتی نیشتیمانی کوردستانە لەبەر ئەوەی ڕێکەوتنامەی استراتیژی بۆ توش و بۆ لە بەرامبەریش وەکو یەکە لەو جیانەی کە لە شەراکەت دەرەچێ دەبتە کەڵەگایی نابێ قبول بکەی جا ئەو کەسە پارتیە ئەگەر یەکێتی کەڵەگایی کرد نابێ قبول بکە ئەگەر یەکێتیشە پارتی کەڵەگایی کرد نابێ قبول بکە دەبی سەرنجی ڕابکێشی خۆ ڕەنگە تەوجیهاتی مەرکەزی نەبی خۆ تەوجیهات لە جەنابی مام جەلال و جەنابی کاک مەسعود دەرنەچوە مدیر ناحەیە فلانجێ با غەدر بکە مدیر ئاسایشی فلانجێ با بە کەیف خۆی بکە تۆ قبول مەکە لێ با کۆمیتەکانی یەکێتی لە مدیر ئاسایشەکەی ئەوێ قبول نەکەن و ناوچەکانی پارتی لە مدیر ئاسایشەکەی ئێرە قبول نەکەن ئەگە ویستی تەجاوز بکە شکایەتی لێ بکەن بەڵام بەناو پێی بڵێ بۆ دەڵێ وەڵام خەتای پارتیە پارتیانی هەموو تێکەڵ دەکەی دێخەیە داخلی جملە دەکەی لە بەرەوەی مدیر ناحەیەک یان ئاسایشێک یا مختارێک یا مەسئول ڕێکخراوێکی چ خراپی کردی بە ناوی خۆی نابانجکە من پێم وایە ئەم ناوەشتانە ئێستاکە لەم 1-2 ساڵی دوایی زۆر بە ئاسانی معالەجەکرا ئەگەر لە جەیەک تەقسیرێک هەبی کادیرەکە یەکێتی قبول بکاتن ئەوە دەڕواوت بەردەوام دەبی ئەگەر زوو هاتە جواب ئەو بەردەوام نابێ بەرزبت کادیرەکەی پارتیش نابێ قبول بکە من پێم وایە هەموو لایەک دەبی وەزیفەی پاراستنی یەکسانی و هاوسەنگی جێبەجێکردنی ڕێکەوتنامەی استراتیژیان هەبێ ڕاستنیان دەکیان دەڵێنەوە نازانین ڕێکەوتنامەی استراتیژی چیتە ئەگە نە خوێندەواری و ناشپرسی بۆم شەرحکان ئەوە مەسەلەیەکە بەڵام ئەگە خوێندەواری و تااقەت هەیە و زەوقت هەیە گێل لێبی دەیان جار بڵاو کراوە تۆ دەبڕۆ باشە تۆ باسی شکاتەکەی بەڵام زۆر شکاتیش کراوە بەڵام حزب خۆی لە پشتی کادرەکانیتی ڕێنایە و شکاتانە کادرەکەی با بەسیترین نمونە بێنینەوە لە ڕووداوەکانی حەفی شوباتی سلێمانیە داوای یاسایی لەسەر پرسێکی پارتی تۆمارکراوە بەڵام نایەتە بەردەمداەوە یەک لە چاوەکەمەی بینن لە هەردوو چاو ببین ئەو مەسئولەی پارتی لەکوێ چوتە سەر خۆپیشاندەران مەجموعەیەک لە خۆپیشاندەران لە مەساری ئەسلی خۆیان بە مخالفی یاسا لایەنداوە چوونتە سەر مەقەڕەکە هێریشیان کردتە سەر مەقەڕەکە و لە ماڵی خۆیتی دفاعێکی مقدسی لە خۆی باشە بەڵام ئەگەر ئێمە هەمومان بڕۆمان بە سەروەری یاسا هەبێ ئەگەر ئەو بێتاوان بێ بەردەم دەرگا تاوانێکی ئەسڵ مێنرێت ئەسانە ئێستا ئەم لەم بارەگای ئێوە حمایەتان هێوە نیە نیتانە حمایەتان بۆ چیە بۆی ئێرە پارێز ئەم بارەگایەوەش حیمایە هەیە خۆ ئەم بەدبەختەی کە ئێستا ئێوە ناوی دین و کردان بە قەمزمان خۆی تەقەی نەکردووە حیمایەکانی هەبووە ڕەنگە حیمایەکانی پێیان و تو کاکەگەر لێرە ترازا لەم دەرگای هاتنە ژوورە تەقەیان لێ بکەوە تەجاوزە چونکە یاسایی کە هەیە لە هەرێمی کوردستان بۆ مەقەڕات لە دەرگای بیناکە داخل دەبی خۆت مەسئولی هەتا ئەوێ نابی بێلی بێ نابی ئەمنی عام نابێ بێلی بێ بێلی بێ دەرەوە سەر ئەم جادەی دەرەوە عامەکە ئەو ئیشی حکومەتە بتان پارێز باقی حمایەکانی خۆتانە من پێم وایە ئەم مەوزوعێک نییە لەو مەسەلەی حەفدەی شوبات ئەوەی کە بە هۆکانی ڕاگەاندن تەحریزیان کردووە ئەوەی کە فتوای داوە مەلا بووە ئەوەی کە لە ئەمری داوە کە بەردەوام بن هەمووی پێک هەمووی بتامە هەر یەکە من حاکم نیم و محامیش نیم بێن بڵێم حکمی ئەم چەندە و حکمی ئەو چەندە بەڵام هەمویان دەبێتن بۆ بەردەمی یاسا نەک بەتەنێ ئەم کوژانە ئەبێ بچن ئەوەی تەقەی کردوێ بچێ بەڵام ئەم پۆلیسە چاوی لە دەستداوە قاچی شکاوە گێڕ بووە
پەراسویشکەوە ئەی ئەمە مافی بەڵام ئەگەر کاک سعدی ئەگە بەراوردێکی بچووک بکەین ئەوانەی کە بەناوی تەحریزەوە تەحریزی بەحساب خەڵکیان کردووە بۆ خۆپیشاندان بەشێکیان چوونەتە بەردەم دادگا بۆ دادگایەکانیان تا ئێستاش مستەمەڕە بەڵام ئەمەی بێمەوە سەر ئەوە لێرە مەبەستەکە ئەوە نییە ئێمە کەسێک تاوان بار بکەین هەموو کەسێ بێت تاوانە تا یاسا و تاوانێ بەسەراسە بێنێ بەڵام ئەگەر من بڕۆم بە سەربەخۆیی یاسا هەبێ ڕۆمە بەردەم دادگا و بۆی ئەو دادگایە بێتاوانی من بسەلمێنێ ئەم هەموو هەڵا و قاوقیلەش نەبێنێ دووەم ئەگەر مەسەلە لە کوشتنی خۆپشاندەرا بوو بێ خۆپشاندە لەناو حوشی بارگای حیزبیان نەکوژراوە خۆپشاندە 9 کیلۆمەتر لە بەرامبەر بارگاوە کوژراوە هەنی ئەی بۆ ئەمەیان بڵێ چی نابڕۆنە من لەو جێوە من مەسلەکە ئەبین ڕەنگە لە دوو زاوی جیا سەیری مۆزوعەکە بکەین لەو زاوی کە من سەیری دەکەم لەو گۆشەی نیگای من مافی خۆپیشاندان مافێکە دەستور کەفالەتی کردو بەڵام لە چوارچێوەی یاس بە پێی یاس لە لاکەی تریشی مافی دیفاع لە خۆکردن ئەویش کەفالەتی کراوە تۆ دیفاع لە خۆ بکەین سەروەری یاسا بۆ من چۆنە بۆ توش ئاوایە من پێم وایە ئەم مناقەشەیە ئێمە لە کۆبوونەوەکانی کە لەگەڵ لاکانی ئۆپۆزیسیۆن کردومانە بە دوور درێژی کردووانە ئەو مۆزوع ئەمن ئێستا مناقەشەکەیمە ئەوە نییە هێلکە لە مریشکی مریشکی لە هێلکەی مناقەشەکەمە لەسەر ئەوەیە چێنە ئەوانەی نایاساییان کردو تا گەیشتۆتە بەردەمی ئەم بارەگایە کە ئەم بەڕێزە کوڕەکەی لەدەستداوە کە بەداخەوە ژمارەیەکی زۆر یا شەهید بوون یان کەم ئەندام بوون ئەمانە هەمووی سەبەبی هەیە لایەن هەبوو ئەو کاتە نەفی دەکردێ گۆ ئێمە تێدانی ئێستا بە دوای دەرە چاکمان کرد ئێمە بەشداریمان کرد ئەوگو چیە چ لایەنێک هەیە لایەنی سیاسی هەیە واڵ یەکگرتووی ئیسلامی واڵ کاتی خۆی ئینکاری دەکرد کە ئەوان بەشداریان نەکردووە بەشداریان نەکردەوە منەزەم بەڵێ خەڵک هەیە ناو یەکگرت و لە جەماوەرە و ناڕازی ئەچێ بەشداری دەکەم بەڵام ئێستا دەڵێ پاش لەگەدانەوەیشی زۆر ئێمە باشمان کرد ئەوێ ڕۆژێ بەشداریمان کرد لە خۆپیشاندە باشەوە نابتە جەماوەرە دەکات بڕیارێکی مەرکەزی کە بەشدار کرد لە خۆپیشاندە دوو نوع خۆپیشاندەرمانە خۆپیشاندەرێکمان هەوە لایەنە ئۆپۆزیسیۆن تەنزیم کراوە ئۆپۆزیسیۆنی خۆشەویست لە هیچ کوێی دنیا نییە ئۆپۆزیسیۆن ئیشی ئەوەیە داوا بکە یان ئیش بکە بۆ ئەوەی شاکارەکانی تو ناشرین بکە بە خەڵک بڵێ من باشتری دەکەم لە هەڵبژاردننی داهات و دەنگ بێنی لە جیاتی تۆ دەسەڵات وەرگری مەشروعە بەڵام لە عینی وەختیش مەشروعە من دیفاع لە خۆم بکەم بۆ ئەوی درێژە بە ماوەی دەسەڵاتی خۆم بدەم ممکن نییە ئێمە مافور ڕابخین مافوری سوور بۆ قاڵی سوور بۆ ئۆپۆزیسیۆن ڕابخین بڵێن فەرمووەرن دەسەڵات وەرگن ئەبێ ئەوەندە ئیش بکەن تا زووتر لە خەو هەڵسن تا ئەتوانن ئەم ئیشە بکەن بەڵام لە هەمان کاتدا ئەگەر تو بێی ئیشەکەی ئەوان و بۆچوونی ئەوان و ئامانجەکانی ئەوان تێکەڵ بکەی لەگەڵ ئامانجی ژمارەیەکی زۆر لە ڕووناکبیر و ڕۆشنبیر و بەبێ ئەوەی مەسلحەت و بەرژەوەندیان لەوەدا بێت کە ئەوان دەسەڵات وەرگرن تەنها لە پێناو قەڵەمی ئازاد و بیرۆڕای ئازاد و نەهێشتنی بوونی عەدالەتی ئیجتیماعی چونکە پێم وایە ئازادی ممکن نییە هەبێ بەبێ عەدالەتی ئیجتیماعی قەطعاً ئازادی هیچ معنایەک و محتەوایەکی نابێ ئەگەر عەدالەتی عەدالەتی ئیجتیماعی لە کوردستانە هەیە بە تەواوی نییە کاتە ئازادیەکەش تەواو ئازادیەکەش تەواو نییە نەخێر لە تەکاملدایە بەڵام تەواو نییە ئێستا من بەیانی بێن بڵێم وەڵا لە سای دەسەڵاتی یەکێتی و پارتی کەمالی عەدالەتی ئیجتیماعیە نەخێوانیە باش ئەگەر کەوا بێ کارکردنی مەشروعیانی ئۆپۆزیسیۆنیش لێرە خەلەلی خۆدان بەوا بنێ عەدالەتی ئیجتیماعی نییە و مەشروع بەهۆی ئەمە شوانێ ئازادیەکە هەتا حدێک سوودارە کەواتە کارەکەیش ئەویش مەجای فراوانی نییە بۆی کە ئازادانە کاری ئۆپۆزیسیۆنی خۆی ئەو کوڕی ئەو ملەتەیە ئێمە ڕاستی ئاستی ئاگایی و شارەزایی و خوێندەواریمانیەکە ئاسی سەقافیمانیەکە ئەو ناتوانێت ئەو دەوێ بە خەڵک بڵێ منی ئازا ئەوی ترسنۆک منی بوێر ئەوی نەوێر منی زۆر شارەزا ئەوی جاهیل ئەو دەوێ وا بڵێ نەخێر ئێمە هەمومان ئەگە جاهیل نەمومان جاهیل ئەگە شارەزای نەمومان شارەزای یعنی ئاسی سەقافیمان کەم و زیاد وەکو یەکە
بۆ تۆ بە قودرەتی قادر بووی بە ئەم زانا و شارەزایە و منیش بووم بەو جاهیلە و تو بووی بە و پاڵەوانە و منیش بووم بەو ترسنەوەکە و ئەوە ناکرێ ئەگەر بتەوێ دەسەڵات وەرگری دەبێت تۆ هەوڵی ئەوە بدەی لە پرۆژەی بچووک بچووکی بەننا بە هاوکاری مەحدود لەگەڵ دەسەڵات و فێربوونی کولتوری ئۆپۆزیسیۆن دەبی ئیش بکەیت دەسەڵاتیش دەبێت کولتوری دەسەڵات فێر ببێ یەکتری قبول بکەین ئێمە یەک بە هەموو ناکۆچمانەوە بەڵام لە یەک خەت هەیە کە ڕەت بووین سەقفەکەی کۆمان دەکاتەوە سەقفی نیشتیمانی و نەتەوەی کۆمان دەکاتەوە هەرێمەکەمان نەتەوەکەمان لە خەتەردا بوو لەوێ کۆتاییتی لەوێ کۆ ئەبینەوە پێش ئەوە ململانەی مەشروعە جائیزە ئەوێ ببێ سەخلەت نیم ئەگەر ئۆپۆزیسیۆن حتا بەیانی بنووسێ و ڕەخنە بگرێ و ڕەنگە هەمووشی بێجێ نەبێ ڕەخنەی بەجێشی هەیە و پرۆژەی باشی هەیە بەڵام من ئەوە دەبینم کە ئەگەر پرۆژەکانی ئەو جێبەجێ نەکرانی هیچ نەکراوە وانە پرۆژەکانی ئەو هەمووی داهێنانێکە کە وێنەی نییە نەخێر هەمووی ئەو پرۆژانن کە هەیە هەندێکی جێبەجێ نەکراوە هەندێکی تەواو نەبووە هەندێکی ئەسڵن هێشتا نەکەوتۆتە سەر وەرەق بەڵێ کاک سعدی تۆ لە سەرەتای دروستبوونی بزوتنەوەی گۆڕانەوەیەکی بولانی کە زۆر تون دژی گۆڕانەوە سایتەوە من قەت دژی زۆر لێدوانی توندێ بەرامبەر گۆڕان ئەدا بڕۆنا دیسان عینی ئەو قسانێک کە تازە کردم پێشتیا گەبرا گۆڕان لە جێگری سکرتێری گشتیەوە تێیدا تا دەگات تا کادیری خوارێ یەکێتی گۆڕان ناتوانێت بڵێ من شەریک نیم لە تاریخی یەکێتی لە پێش دروستبوونی گۆڕان تا ئەوێ مشتەرەکە هەمووان تەحمولی مەسئولیەت دەکەین هەر کەسەوە بە پێی مەسئولیەتی خۆی ئەوەی کە مەسئولیەتی هەبووە لە هەرچۆ هیچ شتێک نەبوو نەکراوە بێ ئاگاداری ئەو بەبێ ئەمری ئەو بەبێ دەسەڵاتی ئەو ناتوانێت بێ لەبەر ئەوەی دوێنە گۆڕانی دروستکردی ئەوەی لە پێرێ بە پێشەوەش هەمووی لەسەر خۆی ڕێژکاتەوە بڵێ کاواکەی من سپێ هیچ پەڵی پێوە نیە و ئەوانە گەندەڵ تۆش گەندەڵی وەکو ئیسیفادەت کردو مەسئولیەت هەبووە تەسەڕفت کردووە بە میزانی یەکێتی تەسەڕفت کردووە بە بڕیارت داوە لە جیاتی لە دەسەڵات بوو یانی دەسەڵات بوو ئەوە ناکەوە بۆ ئەوە بیرهێنانەوەیە ناکەت ژایەتی بەڵام ڕەنگە خەڵکە بێ بەڵام من ناو ناتۆرم بۆ دروست نەکردوون من وتممە خەڵکێکن تعریفەکە من وابوو خەڵکێکن لە مستەوای جیاجیا کادیری یەکێت نیشتیمانی بوون ئێستا پێیان وایە کە داخوازی و بەرژەوەندی و ئایدیالەکانی ئەوان لەلایەن یەکێتیەوە نوێنەرایەتی ناتوانرێ بکرێت بۆ جیابوونەتەوە ڕێکخراوێکیان بۆ خۆیان دروست کردو تێدەگەی ئەمە تاریفی ئەوان بەڵام ئەوان شەریکن لە هەموو ئەو خراپە و چاکەکانی یەکێتی لەوە پێش لە شاکارەکانی شەریکن لە خراپەکانی شەریکن لە گەندەڵەکانی شەریکن لە هەموو شەریکن هەتا ئەوێ ڕۆژەی گۆڕانیان کە گۆڕان دروست کرد ئەو کاتە لە تاریخی گۆڕان دروست و تاریخی یەکێتی و تاریخی کوردایەتیش لەو ڕۆژەوە دەست پێ ناکە کە گۆڕان دروستەوە زۆر پێشی ئەوە هەیە ئەو قسەکانی منە ئێستاش ئەیڵێم و کامەیە دژایەتیکە تۆ چ دەڵێی تۆ چ دەڵێی دەی لە سەربردی هەڵبژاردنەکانە تۆ هەندێک لێدوانت هەبوو کە بەڕاستی لێدوانی تند بوون لەسەر بزوتنەوەی گۆڕان هەمان ئەو شتانە بوون بەڵام ئەگەر ئێمە قسە لەسەر ئەم مەوزوع عش بکەین لێرەش قسە هەڵاگرێت یعنی بۆ نمونە ئێستا ئۆپۆزیسیۆن مەشروعێکی سیاسییان هەیە مەشروعی دەوڵەتی هاوڵاتی بوونە مەشروعی عەدالەتی کۆمەڵایەتی مەشروعی فراهەمکردنی هەموو ئازادیەکانە بەڵێ ینی تۆ خۆت هەز ناکەی کە ئەوان ڕاستە لە هەموو سەرکەوتن و شکستەکانی یەکێتیە هەتا لە نەوەی یەکێتیە بوون شەریک بوون بەڵام لە لەحزەیەکە ئەمانە جۆرێک لە یەغزڵ زەمیریان هەبووە جۆرێک لە ڕاچەنینی وجدانیان هەبووە کە هاتوونەتە دەرەوە ئێستا قسە سەرواکەن کە بڵێ عەدالەتی کۆمەڵایەتی نەبووە بڵێ گەندەڵی کراوە بڵێ دەسەڵات خراپ بەکار هاتووە وەڵام من نازانم چۆنە ڕێنڕەنگە هەیە خەڵکی ئێستا ناو یەکێتی ماوەتەوە بەسە و ماوەتەوە هەیە ئەوانیشە بەسە هۆ چووەتە ئەوێ تێگەی بەڵام تو ناری بەڕاشکاو بەرنامەکەدەوە نیە ئەی بۆ پێت ناخۆشم بە ڕاشکاوی قسە بکەم لەو ڕاشکاو تاوە ڕاشکاوە ئێدە باشە ئەو ڕاشکاو من ئەوە نابینم من ئەو شەش پاکێجێ ئەوان من یەکێ بووم لە ئەندامانی دانوستان نەکە
من ئەو کاتەش لە ڕۆژنامەکان وتم لەم ئەم شەش پاکێجە کە هەیە 175 بۆ 85 مشتەرەک هیچ خلافاتی یان لە ناو پرۆژەکان هەیە و جێبەجێ نەکراوە یا لە جێبەجێکردندا و تەواو نەبووە یان ئەسڵن لە هینە لە یاساکاندا هەیە پێویستی بە قانونە تێگەی دەمینێتەوە ئەوی تریان کە دەتوانین گفتوگۆی لەسەر بکەین و ئێمە لەسەر ڕێگایەکی زۆر دروست بووین دەڕۆیشتین من ئەو کاتەش بەوانشم گوتم پێتانەوە بە ئێمە جددینین لە گفتوگۆ بەڵام کە دیتان ئێمە زۆر جددین و محتەمە لە ڕێککەوین بۆیە گفتوگۆکەتان هەڵواسی ینی ئەوان لە ترسی ئەوە هەڵیان نەوەک ڕێککەوین بۆ ینی ئەوان ڕێکەون بە بڕۆی ناباوەڕ ناکەم بۆ ڕێکەوتنات من ئەوان بهاتن بۆ ئەم پرۆژە ناهێنە بۆ حملەی انتخابات زانی بۆ پێت دەڵم من ئێستا پێ دەڵم من ئەو کاتەش پێم وتن لە کۆبنەوەش پێم وتن لە ئێلانیش وتم تۆ پرۆژێک هەیە دەتەوێت من و تۆ گفتوگۆ بکەین لە نەتیجە بە پرۆژەیەکی چاکسازی مشتەرەک دەرچین وانە پرۆژەیەکی مشتەرەک و پاش ئەوەی کە ئەو مناقەشات کرد دەتەوێت بڵێ من لە ئۆپۆزیسیۆن دەمێنم تۆ بڕۆ جێبەجێ بکە تۆ کار چی بۆی من جێبەجێ بکەم پرۆژەی مشتەرەک لەگەڵ تۆ بکەم بۆ جێبەجێکرد ئەگەر پرۆژەیەکی مشتەرەکمان هەیە بە یەکسان ئیمزامان کردو پێکەوە مەسئولیەتی ئەم پرۆژە چاکسازیە جێبەجێکردن بۆ نایە بێخۆ جێبەجێکرد بەس ئەوان بەژاری لە ئەوان پێیان وا بوو دێن بیر و بۆچوونەکانی خۆیان تەحمیل دەکەن بەڵام خۆشیان لە دەرەوە دەبین نا ئەوە تەواو نەبوو ئەوە جێبەجێ نەکرا وەرە خۆ جێبەجێکە پرۆژەکە خۆ ئەگەر دەتەوێت من هەر حکومڕانی بکەم تۆ لە ئۆپۆزیسیۆن بینی ئەوە پرۆژەکانی خۆت پێشکەش کردی و ئەوی بەکەل کات ئیستیفادە لێ دەکەین ئەوی بەکەل نات ئێمالی دەکەین من ئەگەر چاکم کرد سوپاسم مەکە ئەگە خراپیشم کرد تەجار ڕخنم لێ بکرد کە نایە ناو حکومەت ئێوە نییە بەڵام ئەگەر هاوسەنگیەک لە هێزانە بێ ینی فعلەن ئەو شتە ئێمە با قسە لەسەرەوە بکەین ئۆپۆزیسیۆنێکی بێچەک سێ لایەنن هیچیان چەکدار نین هیچیان نفوزی چەکداریان نییە هیچیان ئەو پارەیان لە بەردەسانیە کە یەکێتی و پارتی لە بەردەستیانە یعنی چۆن ناتوانن و هێزە بەکاربێنن بۆی ئەو پرۆژانە جێبەجێ بکەن ئەگەر بەشداریش بکەن لە حکومەتە ڕاستی نازانمە تۆ شەڕە فرۆشییان دەتێ بگەی نەتیجە ئەم من دەڵێم وەرە تۆ شەریک بە لە دەسەڵات ئەمانە دیعا دەکەن دەرێن هێزی پێشمەگە هێزی مشتەرەکە و ئاخە شەریکەتی لەسەر ئەساسی یەکسانی ئەکرێت لەسەر ئەساسی یەکسانی دەبێت لە حکومەڕانی و لە دەسەڵات ئەگەر ئەو هات خۆمە ژمارە ئەزانین ئەگەر ئەوان لە 111 ئەندایم پەرلەمان 35 ئەندایم پەرلەمانیان هەبی گۆڕان بەتەنێ 25 ئەندایم پەرلەمانی هەبی خۆی مەش ماتماتیک دەزانین کە کەڕژ حیساب دەزانین بە پێی ئەو حەجمە دەبێت قورسایی هەبی ناو کابینەی ئایندا قابلە وتمانە نەخێر ئێمە بە تۆ مدیر عامێکە دەینیان دوو مدیر عام و مدیر ناحەیەکە دەین وامان وتبێ چۆن شتی وا دەین هەر کەسە بە پێی حەجمی خۆی ئەگەر تاک دێن بە پێی حەجمی خۆی ئەگەر پێکەوە دێن وەکو یەک گروپ بە پێی حەجمی خۆیان لە تقریبەن 1 لە 3 پەرلەمان ئەوانن بە حکم 37 دەکات 35 تقریبەن 1 لە 3 بەو حەجمە دەسەڵاتیان دەبوون ناو حکومەت ئێستا کە لە دروستکردنی کابینە خۆدایان جار چوونە لایەن پێش تەکلیفکردن بەڕێز سەرۆک وەزیرانی ناوزەت کراو کاک نێچیروان چوو سەردانی کردن پاش تەکلیفکردن سەرۆک و جێگر چوون بەشدا زیارەتیان کردن مناقەشیان لەگەڵ کردن خۆ ئێمە قەناعەتمانەوە بوو نایەن بەڵام لە ڕابردوودا سەردانیان کراوە داوایان لێکراوە لە داهاتوشدا هەمیشە سەردانیان دەکرێت و داوای هاوکاریان لێ دەکرێت و ئەو ئالیەتە چییە پێویستە بۆ پێکەوە ئیشکردنی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن لە خزمەت وڵاتیم ئەمە پێمان وانە هەر پێشنیارێک لەلایەن ئۆپۆزیسیۆن هات تەڵەیە و کەمینە و خراپە نا بەعکسەوە ڕەنگە پێشنیاری زۆر باش بێ باشتر لە دەسەڵات بۆیە نابی دژی گۆستینەوە ئۆپۆزیسیۆنیش وە پێشنیارێکی باش یا کارێکی باش لەلایەن حکوومەتەوە دەکرێت خۆی زەرەر دەکاتن ئەگەر دژی بێت من پرسیار و بابەتی زۆرم مابوو باسی بکەم بەڵام کاتی بەرنامەکەم کۆتایی هات هەوڵێن لە دەرفەتێکی ترایش هەڵا درێژە بۆ بینەوە زۆر سپاس دەکەم ئەمڕۆ ئامادە بوویت لە ستۆدیۆی بەرنامەی بەڕاشکاوی بەخۆشیەوە سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سپاس بەڕێزان ئەڵقێم هەفتەی بەرنامەی بەڕاشکاوی کۆتایی هات بۆ هەر سەرنج و تێبینیە دەتوانن لە ڕگەی ئیمێل ئادرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێ بکەن تا بەڕاشکاویەکی تر هەموو لای لە خۆشیاون.
دەسۆش کاکسادی